کاتی خۆی عەبدوڵڵای کوڕی موبارەک کە لە 1970 کۆچیدا وەفاتی کردووە مردووە کابرایەکی مجاهید دەبینێت کە ئەسپەکەی گیانی لەدەستداوە مردار بۆتەوە زۆر بۆی خەمبارە ئەفەرمێ ئەو ئەسپاک کە لە دنیادا نەماوە و سوودی نەماوە و وا پەش ماوەیەکی کرد ئێسک و پروسقی بە مردووی لێک جیا دەبێتەوە بە مردارەوە بووی دەیفرۆشی بە من بە 400 دیرهەم ئەویش دەڵێ بەڵێ وەڵڵا مەمنونیشم ئەسپێکی باشتری پێدەکڕمەوە کە پارەکە وەردەگرێت شەو کابرای مجاهید و تێکۆشە لە پێناوی خوادا خەوێک دەبینێ لە خەویە ئەبینێ ئەسپەکەی خۆی زیندوو بۆتەوە 7 ئەسپی تری بە دواوەیە 7 دانە ئەسپی جوانی بە دواوەیە ئەچی ئەسپەکەی بگرێتەوە و زۆر دڵی خۆشە نەک ئەسپێک ئێستا 7 ئەسپی تریشی هەیە بەڵام پێی دەڵێن ئەوە هی تۆ نییە دەستی بۆ مەبە نایە بۆ لای تۆ ئەڵێ ئەڵێنی عەبدوڵڵای کوڕی موبارەکە خەبەری دەبێتەوە بەیانی دەچێتە لای عەبدوڵڵای کوڕی موبارەک و دەڵێ قوربان لە مامەڵەکە پەشیمانم 400 دیرهەمەکەت دەدەمەوە ئەسپە مردارەوە بووەکە بۆ خۆم کە سوودێکی نەماوە ئەڵێ بۆچی ئەڵێ خەونێکی ئاوان بینی پەشیمانم لە مامەڵەکە ئەڵێ بەخوا پێت نافرۆشمەوە نەک 400 دیرهەم 4000 دیرهەم و 40000 دیرهەمیشم بدەیت تێ نادەمەوە بەڵام برای شیرینم ئەوەی کەوا تۆ بە خەون بینی و تا من بە چاوی واقع دەیبینم چونکە ئیمانم بە قیامەت هەیە ئیمانم بە فەرمایشتەکانی پەروەردگار هەیە سوبحانه وتعالى من دڵنیا بووم خوا لە جیاتی ئەو ئەسپەی کە لە پێناوی تۆدا بە مردووی لێم کڕی کە تۆ دڵناڕەحەت نەبی بڕۆی ئەسپێشکەی پێ بکڕی و جیهادی لەسەر بکەی وەڵڵی دڵنیا بووم خوا لە بەهەشتا بە 1/7 بەلانی کەمەوە پاداشتن دەداتەوە بەڵام ئەوی تۆ بە خەون نیشانت درا و دڵت گەرم بوو من لە ژیانی ڕۆژانەمدا بە بێ خەون و بە بێ خەیاڵ بە چاوی واقع دەیبینم و دڵم پێی خۆشە ئەو کەسانی کە ئەو سیفەتانیان تێدایە کە باسمان کردن ئەمە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 3 بۆ 5 دەفەرمێ ئولایکە عەلا هودەن من ڕەبیهم ئەوانە لەسەر هیدایەتی پەروەردگارن وأولئك هم المفلحون أو كسانە سەرفرازن سەیری وردەکانی قورئان کە نافەرمێ وأولئك هم الفائزون ناجحون دەفەرمێ ئەو کەسانە سەرکەوتون نە ئەمانە مفلحن ئەمانە سەرفرازن ئەمانە بەڕاستی بەختەوەری دنیان و سەرفرازی قیامەتن کەواتە خاڵی دووەم ئەگەر دەتەوێت کەسێکی سەرفراز بی نەک هەر سەرکەوت و دوو شتت هەبێ صیلة بالخالق والإحسان إلى المخلوق بانێوانی خۆت و پەروەردگارت ئاوەدان بێ بە نوێژەکانت بە ذیکر و یادی پەروەردگارت بە بیرکردنەوەی هەمیشەی لە قیامەت وەکو عەبدوڵڵای کوڕی موبارەک بی بڵێ بەخوا ئەوەی خەڵک بە خەون دەیەوێ بیبینێ من بە چاوی ڕاستەقینەوە ئەزانم ئێستا لە بەهەشتام و دەیبینم وا دەزانم تەرازووی قیامەتم لەبەر چاوە و بەردەوام چاوم لێیەتی هەر چاکەیەکم کردوێ با خەڵک پێی نەزانن با خەڵک لۆمەم بکەن با خەڵک بێوەفا بن بەرامبەرم پەشیمان نیم چونکە من بڕوان بە قیامەت هەیە ئەمە صیلة بالخالقە ئەوانە سەرفرازن هەروەها والإحسان إلى المخلوق لەو هەموو چاکەی کە پەروەردگار پێی بەخشیوی بەردەوام با چاکەت بۆ خەڵک هەبێ وأحسن كما أحسن الله إليك ئەوەی کە خوا چاکەی لەگەڵ تۆ کردووە فەزلی پەروەردگارت بەسەرەوەیە تۆش چاکە لەگەڵ دروست کراوەکانی پەروەردگار تا بکە